بەڕێوەین بەرەو ئەو وڵاتەی کە تا ئێستاش هەندێک باوەڕ ناکەن میوانداری گەورەترین بۆنەی وەرزشی لە جیهاندا دەکات. هێشتا ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا بە جۆرێکە کەوا سەرڕای بوونی کارتی ڤاکسین و وەرگرتنی ژەمەکان، بەڵام داوای ئەنجامدانی پشکنینێکی دیکەی کۆرۆنات لێ دەکەن لە 24 کاتژمێر پێش داوەزینت بۆ ناو دەوحەی پایتەختی قەتەر. سڵاوتان لێ بێم کاتتان باش لە کۆرنیشی دەوحەی قەتەری مۆندیالی 2022ەوە لە پاڵ کاتژمێرەکانی نیشاندانی دەستپێکی مۆندیالەوە بەڕامی بنکۆڵ دەست پێەکە. ئەمجارە پێتان ئەڵێم کەوا چۆن گەشتیار دەتوانێت بێتە ئەم وڵاتە لە کاتی یاریەکانی جامی جیهانی چۆن بمێنێتەوە و ئەو ڕێگایانە چییە بیگرێتە بەر و ئایا هەرزانترین و گرانترینی نرخەکان بۆ تکت و هۆتێلەکانی چۆن دەبێ. هەموو ئەمانە بۆ بینەری کوردی گرنگن لەگەڵمان بن. لەو کاتەی ئێمە دیمەنەکانی سەرەتای ئەم پرۆگرامەمان ڕیکۆرد دەکرد لە پاسێکی گەشتیاری تایبەت بە مۆندیال کۆمەڵە گەستێرەی پێشووی تۆپی پێ دەرکەوتن بە تەواوی کەشی کۆرنیشی دەوحا گۆڕانکاری بەسەرداهات. لێرە بەشێکی زۆر لە ئەستێرەکانی ڕابردووی تۆپی پێ لێرن لە دۆحا کاپتن یونس محمودی عێراقی لەوانە سامیێڵ ئویتۆ كافو كومر جارزين ديكا وائل قنواعي مصري یاریزانە دێرینەکانی دیکەش بریتی بوون لە تیم کاهێلی ئوسترالی، علی حەبسی گۆڵچی عومانی، هەریەکە لە خالد سلمان و ئەحمەد خەلیل و ئیبراهیم خەلفانی قەتەری کە ڕەنگە لە ناو ئەم گروپە ئەستێرەیە گرنگترینیان کوڕە ئەڵتونیەکەی بەرازیل کە فۆی تەمەن 52 ساڵ بێت کە بە دەستەکانی خۆی جامی جیهانی 2002 کۆریا و یابانی بەرز کردەوە. دوای بردنەوەی یاری کۆتایی لە ئەڵمانیا بە 2 گۆڵی ڕۆناڵدۆی دیاردا بەبێ بەرامبەر. لەم کاتژمێرەی پشتی من ئاماژە بۆ ڕۆژ و کاتژمێر و دەقە و سانیەی دەستپێکی مۆندیال دەکرێتەوە لە لۆگۆ و ڕەمزی مۆندیالی قەتەری 2022 نەخشێنراوە. دوو ئەستێرەی گەورەی عەرەبیم لەگەڵ دوو نەجمی گەورەی کاپتن یونس محمود لەگەڵ کاپتن وائل قنواع. سڵاو و ڕێز کاپتن، لە سەرەتایە لەگەڵ تۆ بۆ چونتان چییە لەسەر ئامادەکاریەکانی جامی جیهانی قەتەر؟ طبعا اكيد الاستعدادات قائمه على قدم وساق. الاخوان اللي هنا في لجنه المشاريع والارث كل الامور مهيئيها لاستضافه اكبر حدث راح يكون كاس عالم استثنائي في قطر. نتمنى مصر والعراق ان هم يكونوا متواجدين في بطوله كاس العالم، بطوله كبيره وشرف كبير جدا ان كل المنتخبات اللي تبقى متواجده هنا، فان شاء الله نتمنى التوفيق للمنتخب المصري والمنتخب العراقي في قادم البطولات ان شاء الله. وراو بۆ چونتان چییە لەسەر ئامادەکاریەکانی جامی جیهانی؟ الحمد لله كل الاستعدادات على افضل ما يكون، وقطر خدت تجربه كاس العرب العام الماضي وشافت السلبيات اللي موجوده فيها ومستعدين ان شاء الله افضل استعداد لكاس. هەندێکی کام وڵات و دەوڵەتن لە جیهانە لە جامی جیهانی العربيه طبعا اللي موجوده في كاس العالم لان هي توصل لابعد نقطه، ولكن انا كمنتخب عالمي بشجع منتخب برازيل. حضرتك جنابك دقل شيء؟ أنا أروح مع قطر، سعودية، تونس المغرب شوية. لدوي دولة عربية كان لدوي دولة ثانية عربية. بعد دول عربية أكيد إحنا من إحنا صغار نشجع البرازيل، طبعا أرجنتين برازيل دائما. حردوتان برازيليين. أنا برازيل طبعا. كاكا ممنون، زور سباس، إيما كاكيونس لقطر. أن زور سباس بو قناتي كردستان 24 زور سباس حياتك. لەگەڵ مابن بە پێتان بڵێم وڵاتەکان چۆن سەرکەوتون. لێرە ئاڵای ئەو وڵاتانە هەڵواسراوە کەوا بەشداری مۆندیالی 2022 قەتەڕەکەن. یەکەم ئاڵا
قەتەرە کە الدەولە المستەضیفە وڵاتی میوانداریکاری مۆندیالە لە دوای ئەو ئەڵمانیا یەکەم هەڵبژاردە سەرکەوتووە لە 11 دەی 2021 دواتر دانیمارک لە 12دا بێگومان بەلجیکا لە 11 بە هەمان جۆر بۆ فەڕەنسا لە 11 2021 سەرکەوتووە ئیسپانیا لە 14 و بێگومان کرواتیاش هەمان ڕۆژ سەرکەوت لە 14 ئینگلتەرا لە 15 2021 ئەرجەنتین لە 16 2021 ئەرجەنتینەکەی لیۆنێل میسی کە ئەگەری بەهێزی هەیە بۆ ئەوی یان پاڵەوراوی بەهێزە بۆ ئەوی مۆندیال ببە پرتوگالی کریستیانۆ ڕۆنالدۆ لە 29 سی 2022 سەرکەوتنی مسۆگەر کرد بۆ مۆندیال و بێگومان ئەو هەڵبژاردانەی دیکە کە دوایی تەسفیاتی قاراتیان کرد لە بینی یەکا وەکو هەڵبژاردەی وێڵزی گاریسبیل و کۆستاریکا دوایین هەڵبژاردە بوو کەوا گەیشتە مۆندیالی 2022 قەتەر کەوا بەرپرسانی ئەم وڵاتە ئەڵێن مۆندیالێک بەڕێوە ئەبن هاوشێوەی نەبوو بێ. لە نزیکی یاریگای خەلیفەی نێودوڵەتی سەردانی ماڵی دکتۆر کاکل دەکەین کە پزیشکی پسپۆری شێرپەنجەی خوێنە و لە نەخۆشخانەی حەمەدی حکومی کار دەکا زیاتر لە 26 ساڵە لەو وڵاتەیە و عاشقێکی سەرسەختی هەڵبژاردی بەرازیلە. ماڵە کوردەکانی قەتەر شاهیدی ئەوەیان بۆ دەدەن کە وەکو ماڵە باوان وایە بۆ هەمویان دۆسایەتی لەگەڵ هەمووان باشە. ئەمێ بزانم چۆن ئامادەکاریان بۆ مۆندیال کردووە و چۆن پێشوازی لە میوانان دەکەن. یەکێک لە یاساکانی وڵاتی قەتەر بۆ پێشوازی لە جامی جیهانی 2022 ئەوەیە کە هەریەکە لە ماڵەکان لێرە خزم و کەسوکاری خۆیان کە لە دەرەوەی قەتەرن ئەیانەوێ بێن یاریەکان ببینن پێشوازیان لێ بکەن لە ماڵی خۆیان بیان حەوێنەوە و هەندێکی زۆریان هەر پێشوەختە بلیتی پێشوەختەی مۆندیال ماچ هۆسپیتاڵیتیان کڕیوە. سوپاس دەکەم دکتۆر گیان ئەگە باسی خۆتانە بۆ بکەی. بەخێر بێن کا کاروانیەکەم بەخێراتنی کەناڵی کوردستان 24 دەکەم ئەمە لێرانە ئەو مەجموعە کوردین ماشەڵڵا تقریبان سیعایی لە دەبن دائیمەن خڕ دەبنەوە لە ماڵەکان لە مالیمە لە مالی برادەکانی و بەڕاستی مشتەکانە بەدەمیەکەوە ناکاکتۆر تێکەڵیتان باشە خێزانە کوردەکان الحەمدلله زۆر باشە زۆر باشە بۆ کاسی عالەم جامی جیهانی چەندێک لە خزمان و توانەیەن چیتان بۆ کردوون؟ وەڵا ئەمە تا ئێستا دوو خزم کەسمان یعنی ئەوەیان کردیە بێن و انشاء دێنە ماڵمان لەکنەمە دەبن هەرچم کە ئێستا فندقەوەکان بڕک بە زەحمەت بەدەست دەکەویتن خاستن فترەی زۆر گرانە و هەرجێشنین لە بدایەتی ساڵەوە لە مانجەیەکەوە تقریبا ئەوەیان داینێ ئیجازەتان دەبی پێشی یەکی دەخلاص بکەنەوە ئیجازە بچی دەبی پێشی یەکی دە بچیتن پاشی یەکی دە هەتا یەکی ساڵی دادێ ئیجازە نییە کەسیش نابی دەسی لەبەر پێویست دەبن بۆ ئەو مۆزەف و ئەو دکتۆر و ئەو هەموو ئەوانەی کارمەندی سەحە و ئەوە لێرانە ئامادە بن لە بۆ ئێڤنتە مشارەکە بکەن و ئامادە خۆیان دەربا ئەمن ئێستا پێش هەفتەی ئەو لای لە کوردستان تەلەفۆنیان بۆ گوتیان ئەوەمان هەیە مؤتەمەڕمان هەیە طبی تقریبا 18 یان 19 دەیەوە بزانم بەڕاستیەتی دارم گوتم ناتانێت چکەم ناتانین دەرچین یەکشت زۆر بەلامە گرنگ بوو هەستە پەیوەندی بە جامی جیهانیەوە نییە من لێرە ڕێمان کەوتە نەخۆشخانەی حکومی بەڕاستی بینیم لە نەخۆشخانەی ئەهلی باشتر بوو هۆکار چیە؟ ئەکید لێرانە حکوومەت احتیمام دایتە خستەخانەکانی حکومی خەدەماتی خستەخانەی حکومی لە خەدەماتی پرایڤێتەکان زۆر باشترە ئستاشاریەکان دکتۆرەکانی ئەوەی لە حکومینە لە پرایڤێتەکان نینە بێبەرامبەریشە حتا ئەمە خاصەتەن نەخۆشی سێرپەنجە بە هیچ پارە ناداتن بۆ عیلاجی هەمووی بەلاشە تەواو بەلاشە پێشانە کە سەتادیاندا ئەو سەتادایشیان لابرد لەوانەی کە پێشوەختە بلیتیان بڕیوە لێرە کارتێکیان بووێتەوە هەیە کارت کە هەنێکیانەوەی کە مقیمن یان نیشتەجێ وڵاتەکان لە ڕێبەریدەوە ئەگاتەوە ماڵەکانیان و بەشداری یاریەکانی مۆندیالەکەن یەکێک لەو میوانانە کە هەر لێرەیە لەگەڵ ئێمە دکتۆر بەشدا سڵاو و لێوێ جەنابیشە بە خێر بی لە چیتان کردووە ئێوەش کارتان هەیە و تا چەنە لە کوردستانەوە خزم و کەس برایان دۆست داوایان کردووە کە تکتی پێشوەختیان بۆ ببڕن و چی هێلو بەرەوە منیکە لە بیداتەوە تکێتم کڕی لە ئۆنلاین لە ئەوەی موقعی فیفای بۆ خۆم و بۆ برایەکانم کە داوایان کرد ئەوان لە هەولێرێن ئێستا بۆ مناڵەکان و خۆم یەکسەر ئێستا تکێتمان بڕی و هەیە کار تەقدیم کرد ئۆنلاین بۆم بەڵێ بۆمان هاتەوە ماڵەوە یەکسەر وەکو کاسی عەرەب کە کرا پێشتی لێرانە
ئەویش ئەوهای بۆیان هێناینەوە ماڵەوە واوسێ ئەو کارتەی دەتوانانی بێتە قەتەر هەم لە میترۆی بەکاربیێنیتن پاسەکان و لە ئەوی بستنەوە مەلعبی دەبی ئەو کارتەی پێبیت هەندری کوێ بوون جەنابان و مناڵەکان هەندری کوێن بەخۆ هەندەری ئەرجنتین هەر لە بیدایەت و لە ساڵی چەند سریاریەکانەکەی لە وەختی 86ەوەشی مەڕەدۆنە هەبوو هەتا ئێستا بەڵێ دا ئێستا ئەی منداڵەکانت مناڵەکان و زیاتر ئێوان تۆ ژیای قەتەر دەکەن قەتەر ئەمەش طبعا مامان کرایەوە لە بۆ هەموو کەسێک هەر کەسێک حەزی لە مبارات بیتن کە وەکو کوڕەکەم بۆتی و پیاوەکەم باسییان کرد ئەو چەند ساڵ دەبی عالم پارێک کۆکردەوە کە بێت بۆ مبارات ماڵم کراوەتەوە ئێستا فندە قشتانە ماوە بە زەمن مستعدم بە هەموو شێوە یارمەتیان بدەین خۆ دەچی بۆ سریاریەکان الحەمدلله لەگەر کاس عرب چۆن پێشتر چۆن لە مباراتی لە ماڵ سیر دەکەم دائما لە زۆربیانم پرسی هەندری کوێن جەناب بە هەندری کوێی من ئەڵمانیا کاکتۆریش برازیل ئێمەسەدیمە دائما ئیمان خان هەندری فرق ناکات کە لەگە براویت ئەوی براوی لە 2014 دۆختان چۆن بوو ئەو حوتویەکەی ئەڵمانیا و برازیل دکتۆر دۆخە خراپ بوو لەناو برازیلی شابوو ئاساد بوو بەڕاستی وایە یخوا لەش دووبارە نابێتەوە گەشتیاران دەتوانن نەک تەنیا لە یاریگا بەڵکو لە چەندین شوێنی ئامادەکراو کە پێی دەوترێ فانزۆن یاریەکان ببینن کەوا لە ڕێگەی شاشەی گەورەوە هاندەرانی هەڵبژاردەکان کۆ دەبنەوە و بەرپرسانی وەرزشی وڵاتەکە ئامادەکاری تەواویان کردووە. ئەمە طبعاً نمونەیەکی بچووکراوی تۆپی جامی جیهانی 2022 ناوی ئەڕەحلەیە. فانزۆن چییە؟ چەندێک دروست کراوە لێرە لە دەوحەیە؟ یەکەم شت ئەو پرۆڤەکمان هەبوو ئەوش تەجریبی بوو لەوە فانزۆنەکەی لە کاس عەرەب. بێگومان فانزۆن واتە شوێنی جەماوەری ئەوەی کە تیا دانیشتن لە ڕێی شاشەوە سریاریەکانەکەن. بەرە ئەوجا ئەوش تەجربیان کردبوو لۆ فانزەکانی داهاتن لۆ کاس عەرەب. ئەجواجی زۆر خۆش بوو ئەم بۆ من کە کوڕێکی گەنج خۆشترە لە مەلعەبەکە. مەلعەبەکە برێ هەندێک دوورە ئەوە شاشەکی گەورەیە بەرامبەرت ئەجوات غێرە زۆر وەک مەهرەجانکانە. ئەو فەرقەی موسیقی دێتن فەرقەیە ئەو فەریقەی دێتن هەر فەریقە و فەرقی خۆی دێنتن ئەوجا تەجزیعەکەی بە خۆتر دەبیتن زیاتر لە یەک مشجع دەبینیەوە نەبەس ئەو مشجعی ئەرجنتین و بابرێن ئەرجنتین و بەرازیل بما ئەنەوە جەماوەریان زۆرە بەرێ بەڵێ و هەندێکمان هەیە لێرە ئستا بەڵێ هەمانە بەرێ ئەوجا هەر فانزۆنەکە هەر خۆشترە لە مەلعەبەکەی بەڵام مەلعەبەکەش خۆشە لۆ ئەو مقیمەکانی قەتەر ئەوی ئیقامە هەیە لە قەتەر تکتەکان هەرزانترە لە سەتا تقریبا چەند تقریبا بابرین سەتاسی ئەو فەرقەی گەورەی نییە. تکتی میترۆ دەبڕین و پلانەکەمان سەردانی یەکێک لە یاریگاکانی مۆندیالە. لێرە بە جۆرێک هێڵی گشتی گواستنەوە ڕێکخراوەکەوە دەتوانیت بە میترۆ نزیکی دەرگای چونە ژوورەوە بۆ بەشێکی زۆری لە یاریگاکان ببیتەوە. بە تەنیا 6 ریاڵی قەتەڕی کە دەکاتە 2500 دیناری عێراقی دەتوانیت بۆ ماوەی 24 کاتژمێر مترۆی دەوحا بەکار بهێنی هەرچەندە گۆڕینی هێڵەکان ماندووکەرە و کاتی زۆریش دەبات. وێزگەی دابەزینی ئێمە یاریگای خەلیفەی نێودەوڵەتیە. یاریگایەکی دیکەی ئەفسانەیتان پێدەناسێنم کە ئەویش یاریگای خەلیفەی نێودەوڵەتیە لە دەوحی پایتەختی قەتەر لەگەڵمان بن. ئەگەرچی ئەم یاریگایە لە مێژە ئامادەیە بەڵام هێشتا لە دەرەوەی یاریگا ڕێخستنەوە و باشترکردنی پارکی ئۆتۆمبیل بەردەوامی هەیە سەرڕای دروستکردنی یاریگا تایبەتەکانی دیکەی مۆندیال. بەڵام ئەم یاریگایە لای قەتەریەکان زۆر تایبەتە و فێنکەرەوەی تایبەت بە خۆی هەیە و دۆستی ژینگەیە. ئێرە یاریگای نێودەوڵەتی خەلیفەیە لە دەوحی پایتەختی قەتەر. پێم خۆشە لێرەوە کۆمەڵێک تایبەتمەندی مۆندیالی 2022 قەتەرتان پێڵێم بۆ یەکەم جارە لە پاییز مۆندیال بەڕێوە بچێ و قەتەر دەبێتە بچووکترین وڵات کەوا میوانداری جامی جیهانی بکە. بێگومان بچووکترین وڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و یەکەمین وڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەوە میوانداری ئەم بۆنە گەورە و گرنگە دەکات. دەبێتە کۆتا مۆندیالکەوە 32 وڵات تێیدا بەشدارە بن لێرە بەدواوە. بۆ نمونە لە مۆندیالی 2026 ئەمریکا کەنەدا ژماری وڵاتەکان زیاد دەکرێن بۆ 48 وڵات
بێگومان کۆمەڵێک تایبەتمەندی دیکە کەوا بۆ یەکەمین جارە لە مێژوودا تۆ بتانی لە یەک ڕۆژدا بینەری 4 یاریبی لە کاتژمێر یەگەتوانیت لە کاتژمێر 4 لە کاتژمێر 7 و لە کاتژمێر 10 بێگومان ڕەنگە پرسیار بکەن بۆچی لەبەر بچووکی وڵاتەکە و شارەکە و بێگومان لێک نزیکی یاریگاکان لە یەکترەوە ئێستامان گینۆیە بەڵام پلەکانی گەرمە لێرە گەلێک بەرزن ڕادیشێ گەلێک زۆرە بەخێر بێن بۆ مۆندیالی قەتار کە لە پاییز بەڕێوە دەچێت کۆمەڵێک بڕیاری دەوڵەتی قەتار بۆ پێش دەستپێک و کات یاریەکانی مۆندیال لە مانگی 8 وەرزی خوێندنی 2022 بۆ 2023 دەستی پێکرد و یەک مانگ پێشخرا بەهۆی بەرزی پلەکانی گەرمە داوامی فەرمی لە کاتژمێر 7 دەست پێ دەکات لە کاتی مۆندیال دەبێت لۆد و جەنجاڵی فەرمانبەر و قوتابی کەم بکرێتەوە لە مانگی دەوە بە تەواوی مۆڵەت و پشوەکان ڕادەگیرێ و نامێنێ هیچ فەرمانبەر و نیشتەجێکی وڵاتەکە لە سەرەتای مانگیدا تا 1 2023 بۆی نییە وڵاتەکە بەجێ بهێڵێ نابێ پێش 1 2022 هیچ پاشماوەیەکی بیناسازی و هەر کارێکی دیکە بە تاوا نەکراوی بەجێ بمێنێ هەر ماڵێکی قەتەری دەمیوانی مۆندیال لە خزم و کەسەکانیان میوانداری بکات. زۆر جار هەندێک یاریزان و دەوڵەتان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕەخنە لە قەتەر دەگرنکەوە وەکو پێویست مافی کرێکارانی نەداوە و کرێکارانی هاوردە لە سەربازگەکان نیشتەجێکراون هەرچەندە چەندین جار داوای ئاماری فەرمیم کرد بۆ ئەوەی ژمارەی مردن و برینداربوونی ئەو کرێکارانە دەست بکەوێ کەوا دەوترێ ژمارەی زۆری کرێکار لە دروستکردن و بنیادی یاریگاکان گیانیان لەدەستاوە بۆ نمونە دەوترێ لە جامی جیهانی 2010 ئەفریقای باشوور تەنیا 2 کرێکار مردوون لە جامی جیهانی 2014 بەرازیل 10 کرێکار لە ئۆلۆمپیاتی 2014 سوشی 6 کرێکار بەڵام تا ئەمساتە لە ئامادەکاری مۆندیالی قەتار نزیکەی 3000 کرێکار گیانیان لەدەستداوە بەهۆی زۆری دروستکردنی یاریگاکانەوە ڕەخنە لەو بڕەپارەیەش دەگیرێ کە بە کرێکاران دەدرێ بە جۆرێک بۆ 7 کاتژمێری کارکردن لە هەفتەیەکدا لە نێوان 340 بۆ 660 دۆلاری ئەمریکیان پێدراوە. سەردانی سەرنووسەری ڕۆژنامەیە ڕای قەتەری دەکەم کەوا لە ساڵی 1970 دەردەچێ ڕۆژنامەیەکی فەرمی وڵاتەکەیە ئەوان زانیاریم پێدەدەن لەبارەی دەنگۆکانی پێشەلی مافی کرێکاران و ڕۆڵی وڵاتانی دراوسێ و هەوڵەکانی پشتی ئەو دەنگۆیانەی کە لەسەر مۆندیال دەوترێت باز لە پێشێلکردنی مافی کرێکاران ئەکرێ ژمارەیەکیشێ پێمانەڵێن لە دروستکردنی هەر یاریگای مۆندیالیە 5000 کرێکار وفاتيان كردويان مردون قصتها نسروت شيء؟ لا أنا أعتقد هاي أن المسؤولين في كأس العالم في لجنة المشاريع والإرث بينوا في أكثر من مؤتمر صحفي حقيقة ما يجري وفندوا بالأرقام وبالأدلة وكان عندهم مؤتمرات يومية تعقد في هذا المجال يعني وما كان في شيء أن تستطيع أن تخفيه. كأس العالم كانت فيها هناك معلومات مغلوطة أخبار مفبركة قطر استطاعت أن تفند كل هذه المعلومات. المسؤولين الكبار في الفيفا هم بنفسهم كانوا حاضرين وهم مطلعين على سير عمل المونديال أول بأول مثل هذه الأخبار أنا أتوقع هدف كانت أخبار مغرضة يعني في ناس وأكثر من مرة قيلت أن هناك أشخاص لا يودون أن تقام كأس العالم في دولة عربية يعني هذا طبعا هذا اللي أثار الحفيظة وأثار هذه الملفات. قطر كانت واضحة منذ البداية يعني في تنظيم هذا المونديال. تاچەنە دەوڵەتانی دراوسێ بە تایبەتی سعودی و ئیمارات هاوکارتانن بۆ ئەوەی مۆندیالێکی باش بەڕێوە بچێت بە تایبەتی باز لەوا کرێکەوە قەرەباڵغی و جەنجاڵێکی زۆر ڕۆکاتە دەوحە و قەتار لە کاتی بەڕێوەچوونی یاریەکان ئایا ئەو دەوڵەتانە هاوکارتانن بە تایبەتی لە ڕووی گواستنەوە و برسي هوتيل وشويني مانويا. قطر اليوم جاهزة لتنظيم المونديال في 20 نوفمبر راح يكون الحدث ولأن قطر كانت رسالتها واضحة أن هذا المونديال ليس لمجرد لقطر ولكن إرث للمنطقة إرث للعالم فأرادت أن تشرك الجميع في تنظيم هذا الحدث فأعطت الفرصة لدول الجوار يكونون يساهمون في نجاح هذا الحدث. لە ناو یەکێک لە بەلەمە کۆنەکان و پێتان دەڵێم دوو کەشتی گەورەی نایابی سەردەمی ئەهێنرێتە ناو کەنار ئاویەکانی دەوحەی پایتەختی قەتار
کە باز لەواکر هەرێکیان 2000 ژوور وەک هۆتێل لە خۆی دەگرێت بە هەردووکیان 4000 ژوور کە سوودی لێ دەبینرێ بۆ ئەوەی خواردنەوە کوحولیەکان و بابەتی هاوڕەگەز بازی و هاوڕەگەز خوازی تێیدا ئاسایی و نۆرماڵ بێ و ڕێگری لێکرا و نەبێت. لێرەدا دەنرێ بۆ ئەوی پێشوەزی لە میوانان کە بە تایبەتی میوانانی ئەوروپی و بیانی و ئەوانەی کەوا لە هەموو مۆندیالەکانە توانی ویانە ئازادانە مامەڵی خۆیان بکەن. لێرە کوردەکان کاریگەری باشیان لەسەر بنیادنان و بەرەو پێشبردننی وڵاتی قەتەر هەیە. لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆی و بەناو شەقامەکانی دەوحەدا لەگەڵ ئەندازیارێکی کورد گفتوگۆمان دەبێ کەوا لە ساڵی 2006ەوە لە کەنەداوە چۆتە قەتەر. ئەو ئێستا وەکو سەرپەرشتیار کار لە کۆمەڵێک پرۆژەدا دەکات باز لە هاتنی هەندەران و ڕێخستنەوەی شەقامەکان دەکات. پێشکەوتنێکی زۆرە بینرێ لەم شارەیە بەتایبەتی لەم 15 ساڵی ڕابردوو. ڕۆڵی ئێوە چێ لەو پێشکەوتن و بنیادنانە؟ والله بەنسبەت ڕۆڵی ئێمە ئەوەیە چکە ئێمە لەبەر وەکو مدیری پرۆژین دایمەن هەوڵە دێن کەوا لێمانە پرسێن ئەمە ئەم پرۆژەمانە دەنێ ماوەیەکی تایبەتی هەیە ئایا ماوەی ساڵێ بێ 2 ساڵ بێ 3 ساڵ بێ ئیتر ئێمە دەبێ ئەوەیان بۆ تەواوکەین چووکە لەبەرەوە خۆیان ئاماداکەن بۆ ئەم مۆندیاڵێکەوە ئێستا دێت فیفا. منویستمەوە بپرسم ئەو هەموو نۆژەنکردنەوە و پەلەکردن و ڕێگا دروستکردنا کە ئێستا ئێمەی بینین بەردەوام لە ماوەی هەفتەیە کە لێرەین بۆوەیە بۆ کاتی مۆندیال هیچ گرفتێکی ڕێگەبان نەبێ؟ بەڵێ ئەبێ هەمووشی تاوا ببێ؟ ئەبێ هەمووشی تەوا بە یەک شتێکی دیکە یەکەوە سەرکی پێوترە هاوسکیپینگ ئەبێ بە هیچ شێوەیە شت لەسەر جادە نەمێنێ هەموو شتێک پاک بێ هەموو شتێک بێ پاک بێ ئەبێ خۆڵێک خەڵت و خاشی شتی لەسەر جادەکە نەمێنێ هەمووی پاک و کرد ئامادە بێت. بێگومان بیری بینەرانی بێنمەوە لە 20 یەکەم ڕۆژی دەستپێکی مۆندیالی قەتەرە کە لە پاییز بەڕێواچێ بەڵام مامۆسەفەر و بەردەوام بە بەڵێ سەکت تەواوە ئەو بڵێ ئەو کاتە دەستپێکە تەبەن ئێمەش لەم کاتەیە پرۆژەکان ئەبێتە 2 بەشەوە لە قەتەر هەندێکیە پێوترێ پریزۆن یعنی ئەو جێگایەکەوە ئەبێت تەواو بکرێ بە ئیشی تیان نەمێنێ بۆ چووکە لەبەرەوەی ئەو ڕێگایەکەکەوە خەڵکی ئەو خەڵکانەی پێهاتچۆکەن کەواچن بۆ ئەو یاریگایانە. بەڵێ مامۆستا مۆڵەت دووەرگرتنیش نەماوە هیچ فەرمانبەرێک لە هیچی دەوە نابێت مۆڵەت دووەر بگرێ؟ بەڵێ ئەیوانە وەستێنن چووکە لەبەرەوە ئەو پێوترێ ستاند بای ئەبێ ئامادە بین نەوەک شتێ بێت و دەبێ ئامادە بین احتمالە جادایەک بێ یان شتێک ڕوویدا بێ کەوا پێویستی بە مهندس بیان دکتۆر بێ نایە لە نێمەدا تامانگی یەکی دوای مۆندیال نابێ مۆڵەت وەرگرن. بەڵێ داوێزگەی پرۆگرامی یەکەمی بنکۆڵ لەبارەی مۆندیالی 2022 قەتەرەوە لە ناوچەی ڕۆشنبیری کاتارا دەبێ. گوندی ڕۆشنبیری کاتارا وەک یەکێک لە گەورەترین پرۆژەکانی قەتەردا دەنرێ کە چەندین ڕەهەندی کولتوری هەیە لە چوارچێویە و ئامانجانەی کە بەپێی دیدگای نیشتیمانی قەتار بۆ ساڵی 2030 پلانیان بۆ دانراوە. کاتارا وەک پارێزەری میرات و نەریتەکانی قەتار کار دەکات میوانداری فێستیڤاڵ و وەرکشۆپ دەکات پێشانگا و بۆنەوە ئاهەنگەکان لەسەر ئاستی جیهانی و ناوچەوی ناوخۆیی تێدا بەڕێوە دەچێت. لێرە پلەی گەرمە بە تەواوی جیاوازە لە هەموو قەتەر. لێرە لە ژێر زەویەوە تەبریت فێنکەرەوەش دابین کراوە کەوا پلەکانی گەرمی لەم کاتە گەرمەی ڕۆژ بە باشی نزمەکاتەوە و لێرە کللتوری گەلی قەتەری و گەلانی دیکە پیشان دراوە تەنانەت دیکێک لە هونەرمەندانی کورد کە نەهرۆ قادرە لێرە ناوچەیەکی ڕازاندۆتەوە بە زەخرەفە. هذه تعد من يمكن من أفضل الوجهات في دولة قطر أو من أفضل الأماكن اللي كل السواح يعني يحرصون أن يكونون موجودين أو يزورون المنطقة أو الحي الثقافي كتارا. نعم. طبعا بتايبت بو جامي جيهاني خاصة مدة شهر وكأس العالم وكتارا متميزين بالفعاليات والاحتفالات والايفنتات اللي بشكل عام. بعدين من افضل الاماكن المكيفه هذا الشارع اللي احنا موجودين فيه الشارع كامل مكيف. لێرە لەم پێشەگای کەتارا باڵندەی جۆری فالکۆن هەیە کەوا نرخەکەی $200,000 أمريكية. عندنا من أفخر وأندر أنواع الطيور اللي يقام عليها المزاد سنويا وتجتمع الناس من أنحاء العالم وأنحاء الخليج أخص لأندر أنواع الصقور في الخليج ويبحثون عليه لمزادات لقيام خيالية متوقع الوصول له تتراوح الأسعار من 300,000 وانت رايح. يعني مثلا عندك العام أغلى طير انباع ب777,000 في ريال قطري.
هەر لێرە و لەم ناوچەیە چووینە ئەو شوێنەی کەوا هونەرمەندی کورد نەهەرۆ قادر لەسەر بانگهێشتی باڵۆزخانەی عێراق لە قەتار کاری جواننووسی و نەخشەسازی تێدا ئەنجامدا بوو. دواتر و لە مەراسیمێکی تایبەتدا بەرپرسانی گوندی کەتارایی ڕۆشنبیری پێشوازیان لە کارەکەی کردبوو. مامۆستا نەهەرۆ ئێمە لە شوێنەکەی جەنابتین لە کەتارە لەستان ساغ بێ کوردستان 24 کە زەحمەتان کێشاوە کارەکانی ئێمە بەسەرەکەنەوە ئەمەش ئەوە دەرەخات کە هەمیشە کوردستان 24 لە بواری ڕۆشنبیریە درێخی نەکردەوە بە تایبەتیش لەم هونەری ئێمە کە هونەرێکی لەبیرکراوە هەمیشە دەست پێشخەری هەبووە. سوپاستانەکەم سوپاسی تیمەکە دەکەم و سوپاسی جەناویش دەکەم کە دڵسۆزانە و لێوڕاوانە بەدوای ئەوە و کارانەوەن کە توانی وێسمانە خزمەت بکەین. یعنی بەحەقەت ئەوە زۆر دڵخۆشی کردم کە هەمیشە ئێمە گڕوتینێکی تیایی تایبەتمان بۆ گەڕێتەوە کە بتوانین خزمەت بکەین. یەکێک لە گرفتەکانی مۆندیال دەستنەکەوتن و گرانی هۆتێلە نزیکەکانە کەوا پێشبینی دەکرێت لە ماوەی 1 مانگدا زیاتر لە 2 ملیۆن هاندەر سەردانی وڵاتە بکەن. تەنانەت ئەو هۆتێلەی ئێمە وەکو تیمی کوردستان 24 تێدا نیشتەجێین دەکەوێتە سەنتەری شاری دەوحا بەر لە چەند مانگێک لە دەستپێکی مۆندیال تەواوی ژوورەکانی گیراون کە بینایەکی 24 هۆمی گەورەیە. بۆیە باس لەوە دەکرێت کەوا لە ڕێگەی هەیە کارتەوە هاندەران دەتوانن بۆ مانەوە بچنە وڵاتانی دراوسی وەکو سعودیە و ئیمارات و کوێیت و عومان بۆ یاریەکان سەردانی قەتەر بکەنەوە. مۆندیالی 2022 قەتەر لە 20 2022 لە یاریگای ئەلبەیتەوە دەست پێ دەکا و لە 18 12 2022 لە یاریگای لوسێل کۆتایی پێدێت.